مین ئەو دوژمنە شاراوەی بەردەوام هەڕەشەیە بۆ سەرگیانی هاوڵاتیان. هێشتاش ڕووبەرێکی زۆری زەوی لە پارێزگای هەولێر ماوە لە مین و تەقەمەنی پاک نەکرابێتەوە کە ڕووبەرەکەی دەگاتە 50 ملیۆن مەتر دووجا. زۆرترین ناوچەی پیسبوش بە مین دەکەوێتە دەڤەری باڵەکایەتی کە 195 کێڵگەمینی تێدایە. بەداخەوە ناوچێکە بەهۆی شەڕی چەند ساڵی نێوان عێراقییان و شەڕەکانی دیش بە شۆڕەکانی گەلی کوردستان بە شێوازێکی زۆر هەڕەمەچی و دڕندانە پیس کراوە بەمین. ئەوەی ئێستا هەیە بە نزیکەی 50 کیلۆمەتر چوارگۆشەیە سنووری پارێزگای هەولێر کە پێک هاتووە سنووری پارێزگای هەولێر و ئیداری سوان لە خۆی دەگرێت. ناوچەی باڵەکاتی گەر بێت و باسی بکەین بەس ناوچەی باڵەکاتی 195 کێڵگەمین لە خۆی دەگرێت. لە چالاکیەکدا دەستگای گشتی کاروباری مینی هەولێر 800 پارچە پاشماوەی مین و تەقەمەنی جەنجی کە لە چێڵگەمینەکان کۆکرابوونەوە بە هاوکاری هاوپەیمانان لە چیای بەردەبووک تەقێنرانەوە و لە ناوبران. لە پرۆسەیەکی تەقینەوەدا ئەوڕۆ لەلایەن تیمەکانی ئیۆدیئێمە و تیمێکی هاوپەیمانان کە لەگەڵمان بەشدار بوون لەو تەقانەوە 800 مین و پاشماوەی جەنجی نەتەقاوی بکە لە ئەنجامی کاری ڕۆژانەی تیمەکانی مینلابەری دەستی وە تیمی ئیۆدی لە کۆگای سەرەکی بەڕێوەبەرایەتیمان کۆگایی کرابوو. ئەوڕۆ لە پرۆسەیەکی سەرکەوتوانە لە ناومان بردن. ڕێژەی پاشماوەکان و تەقەمەنیەکان نزیکی 200 مینی دژە کەسی بوون و 2 مینی دژە تانگ بوون و زیاتر لە 600 پارچەی جۆراجۆری گولەی هاون و تۆپ و هەموو ئەو تەقەمەنیانەی کە لە چێلگەمینەکان دۆزرابوون. لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر 5 هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین و تەقەمەنیەوە بوونەتە قوربانی کە 2 کەسیان گیانیان لەدەستداوە و 3 کەسی تریشیان بریندار بوونە کە بە کۆی گشتی لە ماوەی 32 ساڵی ڕابردوو لە پارێزگای هەولێر 3000 کەس بوونەتە قوربانی مین و تەقەمەنی. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.